فرامۆشەکان کە هەر جارە یەکێکیان باسەکەین یەکێک لە سونەتە فرامۆشەکان پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم هەر جارێ شیری بخواردایەتەوە مەزمەزەی ئەکرد دوای ئاوی لە دەمی خۆی وەرئەدا غەرغڕەیە کرد بە ئەو. ئیمامی ئیبن حەجەر لە شەرحی سەحیح بوخاری ئەفەرمێ هۆکارەکەی چی بوو؟ ئەفەرمێ جارێک پرسیار کرا لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بۆ ئەم غەرغڕەیە ئەکەیت؟ فەرمووی لەبەر ئەوەی چەورە. بۆیە ئیبن حەجەری عەسقەلانی ئەفەرمێ ئینسان هەر شتێکی چەوری خوارد سنت وهەیە کە غەرغڕە بکە بە دەمی. حکمەتێکی زۆر گەورەی تێیە، هەر شتێکی چەوری خوارد غەرغڕە بکە بە دەمی وەکو سنەتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێکە. ئەمە سنەتێکی مەتروکە بەعام، ومێ دەکەم ئینشاءالله بتوانین ئەم سنەتە جێبەجێکەینەوە. حتمەن بێ حکمت نییە، حکمێکی زۆری تێیە بەتایبەتی بۆ پارێزگایی لە دان، پارێزگایی لە بۆنی دەم. ئەوانە هەندێک لە زانایتر فەرمویانە هەرچی مادەی شیری تیا بێ غەرغڕەی پێویست، بۆ نمونە ماستە، بۆ نمونە پەنیرە، بۆ نمونە ئەوانە هەر هەمووی کە ئینسان خواردی سنەت وهەیە دوایی غەرغڕە بکات، چونکە ئەو مادە دەسمیە لە ئەوانە هەمویانە تەواجودی هەیە. خۆی گەورە لە گوناهی منیشی ئەوژ ببورێ. سەرفراز بن يا ربي وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.